قونسڵی وڵاتی ئەڵمانیا لە هەرێمی کوردستان سەردانی بنەماڵەی شەهیدی قەڵەم وەداد حسێنیان کردو. لە سەردانەکاندا قونسڵی ئەڵمانیا لە کۆنگرێکی ڕۆژنامەوەییدا داوای لە حکومەتی هەرێمی باشووری کوردستان کرد لێکۆڵینەوە لە کەیسی وەداددا بکات. پێش نیوەڕۆی ئەمڕۆ کونسڵی گشتی ئەڵمانیا لە هەرێمی کوردستان مارک ئایشۆغن سەردانی ماڵی شەهیدی قەڵەم وەداد حسێنی کرد لە شاری دووهۆک و هاوخەمی خۆی بۆ بنەماڵەکەی نیشاندا. پاش سەردانەکەی ئایشۆغن کونسڵی ئەڵمانیا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان نابێت هیچ کەسێک لەسەر ئازادی دەربڕین بکوژرێت، بەڵام ئەوە دیارە کە کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان مەترسیدارە. وتیشی داوا دەکەین کە بکەرانی ئەو ڕووداوە بدۆزرێنەوە. برای وەداد تاریق حسێنی ڕایگەیان گومانی خۆیان لە دەستگاکانی حکوومەتی هەرێم باز کردووە بۆ کونسڵی ئەڵمانیا. ئەویش وتی ئەو کارە کارێکی نامرۆڤایانەیە و بەڵێنی بەدواچوونی ڕووداوەکەشیان داوە لە ئاستی نێودەوڵەتیدا. سەر لە بەیانی ڕۆژی 11 ئابی 2016 لە شاری دووهۆک ڕۆژنامەوان وەداد حسێن کە بۆ ئاژانسی دەنگوباسی ڕۆژنویست لەو شارەدا کاری دەکرد ڕفێنرا و دوای چەند کاتژمێرێک تەرمەکەی لە دەرەوەی شاری دووهۆک دۆزرایەوە. دەریش کەوتبوو بە ئەشکەنجەدان تەرۆریان کردووە. تا ئێستاش دەیان ڕێکخرا و ناوەندی ناوخۆیی و نێودەوڵەتی ناڕزایەتیان نیشانداوە و داوایان کردووە لێکۆڵینەوە لەو بارەیەوە بکرێت.